بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێت ئازیزان ئەمڕۆ لە خزمەتانم بۆ پێشکەشکردنی دوانگەی خەڵکە هاوکارم کاک مەحموود ئەمڕۆ پێڕانەگەشتووە پرۆمۆی بەرنامەکەی لە تەوەرەکەی کە ئەمڕۆ پێ ئاشناکردن لە ساحەی تەحریر لە بەغداوە ڕایگەیان لەوەی قسە ئەمڕۆ لەسەرەوە دەکەین ئایا پەسەندکردنی بودجێ عێراق کۆتایی با قەیرانی دارایی هەرێم دەهێنێت هەروەکو بیرخستنەوەیەک کە دیارە دوایەوەی کە پرۆژه یاسایی بودجێ 2021 عێراق ئەمڕۆ پەسەند کرا لە پەرلەمانی عێراقدا بەپێی مادەی 11 لە ناو یاساکەدا پشتی هەرێمی کوردستان دیاری کراوە کە 12.69 کە لە هەمان کاتە دەبێت هەرێمی کوردستان پابند بێت بە ڕادستکردنی نەوت بە 250,000 بەرمیل بە کۆمپانیای سۆمۆ بەپێی نرخی کۆمپانیای سۆمۆ دەبێت پابند بێ بەم بڕیارەوە لە کاتێکدا و نەوتەی کە هەرێمی کوردستان یا حکوومەتی هەرێمی کوردستان دەیفرۆشێ نزیک بە $10 گەرزانترە لە نرخی ئەو نەوتەیە گەر بێت و ڕادستی کۆمپانیای سۆمۆ بکات لە هەمان کاتدا حکوومەتی هەرێمی کوردستانی الزام کراوە بۆی دەبێ موچەی فەرمانبەران موچەی هێزەکانی پێشمەرگە سەرجەمکردەکان لە کات و وادەی خۆیدا بدات تەنانەت قەرەبووی موچە فەوتاوەکانی فەرمانبەرانی خۆی بکاتەوە کە دوجار قسە لەسەرەوە دەکەین پێویستمان بەڕای ئێوەی هاوڵاتیانی عزیز دەبێ بزانین ئایا پەسەندکردنی بودجێ عێراق کۆتایی بە قەیرانەکانی هەرێمی کوردستان دێنێتیانە چونکە ئەمە دەمێکە بەرپرسانی هەرێمی کوردستان کاتێکە قەیرانی دارایی یا قسەکردن لەسەر قەیرانی دارایی دێتە ئاراوە هەمووی دەخەنە ئەستۆی بەغدا گوایە بەغدا موچەی بڕیون پابەنیە بە بڕیارەکانیەوە پامەنی بە خاڵە دەستوریەکانەوە ئەوەی کە ئەمڕۆ دیارە پەسەند کراوە توانم بڵێم خاڵێکی گرنگ و جەوهری ئەگەر بێت وەکو خۆی جێبەجێ بکرێت و خەڵکی هەرێمی کوردستانی وایەکی زۆریان بە جێبەجێکردنی ئەم یاسایە هەیە بە تایبەتی لەلایەن هەرێمی کوردستانەوە حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە جێبەجێ بکا بۆەوەی کە عێراقیش پابەند بێ بە ناردنیەوە بڕەبووجە بۆ هەرێمی کوردستان و جارێکی دیکە پێدانی موچەی فەرمانبەران یاخۆت جێبەجێکردن یا خستنە گەڕەوەی پرۆژەکان لە هەرێمی کوردستان بەپێی ئەو بودجەیە کە ڕادستی هەرێمی کوردستان دەکرێت کە دیارە ڕوون و ئاشکرایە لە 2014ەوە لە دوای سەرەڵدانی قەیرانی داراییەوە کە بەغدا موچەی فەرمانبەران یا موچە و بودجەی هەرێمی کوردستان بەگشتی کە بڕیوە تا ئێستا هەرێم با قەیرانێکی قوڵی داراییە تێپەڕێت. چەند کۆمنتێک لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هاتوون کە بۆتان دەخوێنمەوە کە ڕای خۆیان خستووەتە ڕوو لەسەرەوەی کە ئایا پەسەندکردنی بودجێ عێراق کۆتایی با قەیرانی دارایی هەرێم دێنێتیانە نەبەس حەمید نووسیوەتی هەمووی خەتای هەرێمی کوردستانە داهاتی نەوت ڕادستی بەغدا ناکات. نیاز باڵکی دەنووسێت سەروەرنەبوونی قانون و نەمانی متمانە لە نێوان هەرێم و بەغدا هۆکاری سەرەکین بۆ پەسەند نەکردنی بودجە کە ئێستا پەسەند کراوە بۆ خاڵی کە ئاماژەمان پێکردکەوە زۆر گرنگە ئەمەی کە ئاماژەمان پێکرد بۆ هەرێمی کوردستان واجی ڕەشید دەڵێ بەداخەوە بەرژەوەندی تاک و حزب ڕێگە بە دەسەڵاتدارانی هەرێم نادات بگەن بە مافەڕاوەکانیان کە لە بەغداوە دێن محەممەد کوێخا دەڵێ هۆکار تەنها حکومڕانانی هەرێمی کوردستانە. تارە کۆمنتەکان بەسە کۆمنتی دیکە هەیە کە بۆتان بخوێنمەوە دەچمە لای پەیوەندیە تەلەفۆنیەکان پەیوەندێکی تەلەفۆنیم لەگەڵایە باوکی هەردەم لە کۆیە باوکی هەردەم سڵاوی خوارد لێبێت فەرموو بابزانم ڕای جەنابەت لەسەر تەوەری دوانگە چییە لەوەی کە ئایا پەسەندکردنی بودجەی عێراق بە بۆچوونی تۆ کۆتایی بە قەیرانەکانی هەرێم دێنێت؟ سلام علیکم. علیکم السلام ورحمة الله. کاکە گیان هەمووی کلاواتە وەڵڵا سوێن دەخۆم هەمووی کلاواتە کوردستان نەوت ڕادستی بەغدا ناکا بەس دەیخافنێنێ هیچ چارە سەر ناکەن ئەوە بزانێت چون هەمووی درۆدە لە سێ حازری لە ڕووی دوو بنێران ئەوە هەمووی درۆدە لە سێ لە خەڵکردنەوە قەت نەوت ڕادستی بەغدا ناکە من لەمێش لەو بەرنامەیەکم پێشتا شتێکی دەکەمەوە تا بەستێشێ لەو میلەتە دەکەمێشێتی پارتی گۆڕینگە لەبەر چی لەبەر ئەوەی باشە تو یعنی نەوت بەکەمتر دەفرۆشی بدەیدەی بۆ ڕاستە خۆ ناجێ بەغدا ئەگەر حاشا عادێگە درۆ ناکەن ئەوانە لێدوان دەدەن ئەوەندام پەرلەمانانەیەک بەناوی مەداوە نازانم چێوە تەڕەماشەوە بەس درۆ دەکات لە سەویزای خۆرەوت و کابراهاشی یعنی لە دێ شارەزای کو درۆ دەکات لەگەڵ میلەتە زۆر باشە ئەم بێمتمانەیەی جەنابەت ئەم بێمتمانەیەی جەنابەت لە چیەوە سەری هەڵداوە؟ والله لەوە سەری هەڵداوە 30 ساڵە درۆ دەکەن یەک خیار ڕاستی نەگوتووە ئەوە هەموو دەزانێت ئەگەر ڕاستیان بگوتانە ئێستا هەموو خەڵک دروست دەبوو. زۆر باشە ئێستا باوەڕت وایە کە تۆ ئەم خاڵانە بەدڵتن ئەم پرۆژه ئەم یاسایی کە ئەمڕۆ پەسەند کراوە و خاڵی کە تایبەتە بە هەرێمی کوردستان لەوەی کە بەشە بودجێ هەرێم دیاری کراوە لە مقابلدا دەبێ حکوومەتی هەرێم موچە لە کاتی خۆیان بدێت و ئەم خاڵت بەدڵە خۆت؟ کاک جەنابجانم بەدڵمە عێراق پابەند دەبێتەوەی دڵنیام 100% بەڵام ئێستا بڕۆ لێیان پرسە وڵا عارف بۆ کوڕە کاکە عارف پابەند دەبێت
زۆر باش بۆ چوونی تۆ بۆچی پابەند نابن هەرێم بۆچی دەبێت پابەند نەبێ بەم خاڵەوە لە کاتێک ئامان 5 ساڵ سیرکە باوکردم ڕێک بکەون لە بەرتی قازانجی لەو نەوتەدا لێوە بڕوا ئەو پارە یعنی سێ بەشی لە سێ بەشان بزنشی بۆ تورکیا بە زیاتریش ئەوە لە بەوە پابەند نابێ ئێستاش بۆ ڕێککەوتووە کاکە من دەزانم بۆ ڕێککەوتووە لە بەوە ڕێککەوتووە ئەو شکاتەی پاریس بچێشێتەوە ئێرە ڕێککەوتنەوەی سەرەتایان کردووە پاش 15 ئەو کۆتایی پێهات ئەو پەشیمان دەبنەوە دەشی دینی جا لەبەرەوەی ڕێککەوتنیان کردووە 15 يعني أول كرجل لكون حكومة العراق دادقة دباتة أو يعني وش كاتك كردوت في الدنيا أو ترشح بيتر حكومة ركضش سرتها أو تخوا قصانك يعني أو قصانا اللي بدنا ودعاء كوارنا درنا سبزان وهذا دسيانا زۆر باشە باوکێردەم سپاس بۆ ڕابۆچوونی خۆت سپاس دەکەم باوکێردەم هەر لە سلێمانیەوە پەیوەندیەکی دیکەمان لەگەڵە خاتو سارا سڵاوی خوا لێ بێتۆم کاتت باش بە بۆچوونی تو ئایا پەسەندکردنی بودجێ عێراق کۆتایی بۆ قەیرانانەی هەرێمی کوردستان دەیەنێت؟ دیارە پەیوەندیە تەلەفۆنەکەی خاتو سارا پچڕاوە بەڵازیزان دیارەوەکەوەی کە لە چایتەڵی فەرموو خاتو سارا فەرموو. ئەسڵای خوا لێ بێ براکەم. عەلەیکوم سەلام وەڕەحمەت الله. زۆر مەمنون. وەڵایی بەنسبەت ئەو تەوەرەتانەوە من بەڕای خۆم نەگەڕایی من ڕای زۆرینەی خەڵکە بە هیچ شێوەیەک بوجە پەسەند بکرێ پەسەند دەکرێ ئەم هەموو ڕۆشتن و ئەمە هەموو هاتن و هەموو دانیشتن و نازام ئەوە وەفتەکە ڕۆشتەوە وەفتەکە هات و ئەمانە یعنی تر خەڵک بێزار بۆ بڕوان پێ بکە اینجا ئەوە تاوە مەکتەبە مەکتەب کۆتاییەتی هاتووە تەلەبە هیچی فێدا بێ خەڵکە هەمووی بێزارە اینجا ئەوە تا سەرۆکی هەرێمە سەرۆکی حکومەتە نازانم ئەڕوا بم لاو بوولای لەم کاتی قەیدانەیە لەم وەزع خراپەیە ڕۆشتووە بە کۆمەڵێ ماسیاج وەڵای ئینسان فێریانە کار قێزیان لێ ئەکاتەوە بڕوام پێ بکە نە ئیمانم بە پەرلەمان هەیە نە ئیمانم بە ئەنجومەنی پارێزگا هەیە هەمووی دروست کراوە لەلایەن حیزبەکانەوە مەجموعەیەک دروست دەکەن و ئەیان خەنە شوێنەکانی خوانەوە بەیەکێتیتەوە بە پارتیتەوە بە گۆڕانەوە زۆر بەداخەوە بۆ گۆڕان کەوای لە ئێمە کرد ئێمێ بە تەواوەتی ئەم خەڵکەی هیچ سوورەیەکی لە خەڵکانە هێشتووە یەکێک لە پێش بە حاڵی خۆم کە ڕۆشتم دەنگم بۆ گۆڕانە بەڵام بەداخەوە ئێستا قێز لە خۆمەکەمەوە کە ڕۆژی ڕۆژان چوومە بەدەمی ئەو هینەوە چونکە ئەوەی ئێستا گۆڕان کردوێتی پارتیەکێتی تەواوی دەستمان لێشتون تر با بەستیان پێ بڵێت ئەوەی بگەیتێتی و پارتی کراوە یاخوا بۆ خاتی مۆلی پێغەمبەر بە دوژمنەکەشم نەکرێت هیچ تاقتمان نەماوە بەڵام ئەوەی کە کارەساتە ئەوەی کارەساتە گۆڕان پێکردی بەڕاستی کەس نازانێنی ئیسلامی حەق نەکات. زۆر باشە خاتو سارا ئەگەر ببوورە سیرکە ئێستا مۆزوعەکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە چونکە ئەم ئەزانین بەرپرسانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگەی بەخیان کردبووە ڕێگەی کانی بۆی کە پرۆژەی یاسای 2021 گەگەر هاتوو پەسەند کرا ئەو مادانەی تیاابێت کە بە قازانجی هەرێمی کوردستان بێ بۆ چوونی تۆ ئەم خاڵی کە ئێستا لە پرۆژە یاساکەیە پەسەند کراوە بودجەی هەرێمی کوردستان دیاری کراوە بە 12.69 وهروەها دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی یاسا پابەند بێ بە پێدانی موچە لە وادۆ کاتی خۆیان بەبێ لێبڕین و تەنانەت قەرەبووی موچە فەوتاوەکانیش بکاتەوە و پابەند بێ بە پێدانی نەوتی 250,000 بەرمیل ڕۆژانەکەی بە کۆمپانیای سۆمۆ. ئەم خاڵە بە بۆچوونی تۆ بە قازانجی هەرێمی کوردستانە ئەگەر بە قازانجی هەرێمی کوردستانە بە بۆچوونی تۆ ئایا جێبەجێ دەکرێت؟ حتمما بە قسەکە جوانە بە حتمما بە قازانجی هەرێمی کوردستانە بەڵام بڕوان پێ بکە من دووبارەیەکەمەوە شتێک کە لە مەسلحەتی بەرژەوەندی و ئەی ئەم میلەتە بێ لەهی ئەم خەڵکە بێت ئەم حکومەتە وەلە گوناحە بڵێ حکومەت نایکە چونکە ئیتر یعنی تەواو تر دەستەکە کەشفە بێ ئیتر دزنی نامێنێ هیچ کلوکە لەبەرێکیان نامێنێ بەها ڕاستەکە عەرەب ڕاستەکە تورک ڕاستەکە فارس ڕاستەکە بەڵام ئەوەی کە ئەم جەماعەتە بێت کە پیانەڵێن وەفدەکە و جەماعەتی حکومەتی هەرێم نەخێت بە هیچ شێوەیە پابەند نابن وەڵڵاهی سیقیان نییە وەڵڵاهی متمانەیان نییە برادەرێک لە لای هینەکەی ئێوە وتی ئینسان لە سەرەی نانەواشا لەگەڵیان نەوەستێ چونکە برا بەڕێز دەکەم ئینسان کە عەقد ئەکا لەگەڵ پیاوە ئایکا لەگەڵ ئینسانی خاوەن مەبدە ئایکا لەگەڵ ئینسانێک ئایکا کە خوا بناسێ لە خوا بترسێ ئەمانە لە خوا ناترسن کەسێکی کە خوا پێغەمبەر فەرمی ئیذا لم تستحی فاصفح ما شئت ئەمانە هیچ شەرم و هیچ شکۆیەک و نە لە کەس ئەترسن نە شتێکەکەن لەبەر ئەوە باوکی باوکم بە ئارزوی خۆیان ئەمانە بەم لایە بەو لایە نەخێت بە هیچ شێوەیە پابەند نابن لەوانەیە مانگێت لەوانەیە ئەویش بەخوا خاتی کۆم گرتووە
بەڵام بڕوان پێکە بە هیچ شێوەیە پابەند نابێت بە هیچ خاڵێکەوە ئەم میلەتە هەتا تۆ ئەیبینی ئاوا بە بەداماوی و بە قوربەسەری و بە نامەتی و بە کۆلایەتی ئەمان چەوسێننەوە ئەوان ئەوەیان پێخۆشە کە من و تۆ ئاوا دایم سفرەکەمان ئاوا بێت زۆر باشە خاتو سارا لەنا عیلەکانە بێ زۆر باشە پەیامەکەت گەیشت قەومەتمانم نەماوە پەیامەکەت گەیشت سپاس دەکەم بۆی کە دەرفەتە بێ بۆ هاوڵاتیانی دیکەش هەر لە سلێمانی بەڕێز کایسا وەرەگرم کایسا سڵاوی خوا لێ بێت تۆم کاتت باش ڕای جەناب لەێوە کات جەلالگیان لەشتان ساف بێ و بێەوەی بن زۆر سپاس ڕای جەنابێت لەسەرەوەی کە ئایا ئەمڕۆ کە پرۆژە یاسای عراق بودجێ عراق پەسەند کراوە ئیدی کۆتایی بە قەیران لە هەرێمی کوردستاندا دێت پرسیارێکی جوانە خۆی بێمە لە دووش تەرەوە سێری ئەم پرۆژە یاسایە بودجە بکەین سرێکیان لە بەرژەوەندی عامی خەڵکی عراقە بە گشتی چونکە هیچ وڵاتێک بەبێ پرۆژە یاسا ناچێ بەڕێوە ئەمە یەکێک لە باشیەکانی یەکێک لە سەقویەکەی یاساکە ئەوەیە ئایا بۆ هەرێمی کوردستان خەڵک ئیسفادەی لێتایان زەرۆڕۆمانەتیایە ئەگەر بە پێی خاڵەکە بێ کای سابەی استفادەی لێکات چونکە حکوومەت ئیلزام کراوە بە پێدانی موچە لە وادە و کاتی خۆیان بەبێ لێ کێشەکەی ئێمە حکوومەتەکەی خۆمانە کێشەکەەوەیە ئایا میلەتی خۆمان ئیسفادە لەم پەسەندکردنی بودجەکە بەڵێ ئەیکا ئەگەر یەکێتی و پارتی بێنە ژێرداری ئەم یاسایە ئایا یەکێتی و پارتیە نەژێرداری ئەم یاسایە بێگومان نایە لەبەر چەند هۆکارە یەکێک لەو هۆکارانە کە نایەن ئەگەر بودجەی میلەتی کورد بڵێ بودجەی کوردستان لە بەغاوە بێت ئەو کاتە میلەتی خۆمان هیچ منەتێک بە یەکێتی و پارتی نابێت دێکەواتە لە ڕووی سیاسی و لە ڕووی دەنگدان و لە ڕووی سوێنێ سوڵەقای دەنگدان یەکێتی و پارتی دەرە لە مەگەن کەواتە لەبەر مەسلحەت و بەرژەوەندی خۆیان ئەمە تەکید بە ئەگەر مانگێک دوو مانگ بشتە ژێرباریە مۆ دوایەوە ناچن یەکێکە لە زەرەکانی یەکێتی و پارتی بنەماڵەی بەرپرسی تاڵەبانی ئەوەیە کە دڵنیا بە مەسلحەتی ئەمان لەوەیە کە بودجە پەسەند نەکرێت کە یەکێتی بەغا و هەولێر ڕێک نەکەون چونکە دەڕێتەوە نەبێ ئیلزام بتێوە ئەگەر ئیلزام نەبنتێوە و کاتە خەڵکی کوردستان لیان قبوڵ ناکات کەواتە دڵنیا بە یەکێتی و پارتی ناشتا بژێرداری ئەم پەسەندکردنی بودجەوە کە ئیسفادەی بۆ میلەتی کورد دەبێت ئەوەتان بینیمان نرخی $70 ئەمان هەر بە لێبڕینەوە موچەکەیە کەواتە ئەمان لە حەزەکەن وەکو ماوچیە کە لە ئاوی دێوە ئەمەدە بکەن حەزەکەن دایما ئەوە بێ کێشە نەژین بە کوردێکی بۆی میلەتی سەحەت نەکا میلەت لە خۆشییا بێ میلەتی جوانی لەبیر نامێنێ زۆر باشە زۆر سپاس دەکەم کاگەیسا دەچمە سکتان لای باوکی دلۆڤان باوکی دلۆڤان سڵاوی خوا لێ بێت و ئەم کاتت باش ڕای جەنابەت لەسەر تەوەری دوانگەی خەڵک چییە باشی برا گەورە سەرچاوم برا بەڕێزی منی سپاس وەڵاهی بەڕای زۆر کەس تەپاس کراوە پەسەندکردنی بودجە لە عێراق هیچ گۆڕانکاریی لە کوردستان ڕوونادا ئەم خەیرانەش هەر بەردەوامە بێت و بڕوا بکە هەتا ئەو گەندەڵیە و هەتا ئەو کاربەدەستانە لەسەر ئەم حکومەتە مابێ خەیرانی دارایی لەم کوردستانە کۆتایی نایە ئەمە زۆر دابینیمانە کە مادەی 11 کە لە پەرلەمانی عێراق پەسەند کراوە کە پشکی هەرێمی کوردستانە بەڵام لە هەمان کاتدا هیچ گۆڕانکاری نەکراوە ئەم کە کراوە ئەمە مانگێک دوو مانگ بڕوا بکەنانێ بخایەنە دوای ئەوە هەرێم پابەند نابێ بەو یاسایە کە دەرکراوە دوای ئەوە کە پابەند نەبوو دەبینین لە هەمان کاتدا حکوومەتی عێراق دەبێت پشتی بودجێ هەرێمی کوردستانی بڕی لەو کاتە دەبێتە مشتومڕی هێدی ساڵەکە کۆتایی دێدا بەڕای ئێمە بەڕای من ئەم قەیرانە بەردەوامە بێت هیچ گۆڕانکارێکی بەسەر وەزەکەدا نایێت باشە خۆگەر حکوومەتی هەرێمی کوردستان پابەند بێ بەم بڕیارەوە شتێکی باشە ژیان جارێکی تر دەگۆڕێتەوە هەرچەندە ئەو کاتیش پێویستە لەوەی کە یاسای بودجە لە هەرێمی کوردستانیش پەسەند بکرێ بەڵام ئایا ئەمە خراپە ئەم بڕیارە گەربێت و سەری هەموو مانگێک موچە بەبێ لێبڕین و بەبێ ئەم بابەتانە بدرێت بە موچە خۆران ئەمە بابەتێکی زۆر باشە بۆچی هێندە بێ هیوای برا گەورە ئەمە بابەتێکە کە زۆر باشە بڕوا بکەن لە مەسلحەتی خەڵکی کوردستانە لە مەسلحەتی موچە خۆرانە کە گەربێت و حکوومەتی هەرێم پابەند بێ بەو یاسایەوە پابەند بێ بەو ڕێکەوتنێکە کراوە ئەمە شەشیگە لەگەلێک باشە بەس بڕوا بکە برای بەڕێزم حکوومەتی هەرێم بەرپرسانی هەرێم هەرگیز بەوە پابەند نابن لەبەر ئەوە پابەند نابن چونکە
دەزانێن ئەمە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە دەژاننەوە لە بەرژەوەندی موچەخۆرانە هەرگیز پێتابەت نابن چونکە مەسلحەتی وان دەوەدا نییە مەسلحەتی وان دەوەدا کە ئەم مشتومرە هەبێ ئەم قەیرانە هەبێ بۆ دزینین سەروەت و سامان بۆ خۆدەوڵەمەندکردنی خۆیان ئەگەر بێت ئەو یاسایە خۆی جێبەجێ بێ ئەوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە بەڵام بڕواستناڵی لە بەرژەوەندی وانە بێ بۆیە هەرگیز نایانەوێ ئەم یاسایە خۆی جێبەجێ بێت. زۆر باشە سپاس دەکەم باوکی دلۆڤان سپاس لەوەی کە لەگەڵمان نابووی دەچمە تەکیە لای کاک محەممەد کاک محەممەد سڵاوی خوا لەبێت تۆم کاتت باش بەڕای جەنابێت لە دوای پەسەندکردنی بودجێی عراق کێسە خاڵەکانی زاهرن بە دڵی خەڵکن ئایا کۆتایی بە قەیران لە هەرێمی کوردستاندا دێت؟ ناوەڵا براکەم ئەوەی من تێگەشتوێتم قەیرانی هەرێمی کوردستان کۆتایی نایەت چونکی ئەم حکومەتە خۆی قەیرانە سەروەتەکەی ججاڵ بدەرە دەست یەکێتی و پارتی سەروەتەکەی ججاڵ تریلیۆنەها دۆلار دەبێت دەست یەکێتی و پارتی ئیلا قەیران هەر کۆتایی نایەت ئەمانە سەرەتارێکن تووشی خەڵک بوونە ئەمانە گەنەن گەنە بەتنی هەموو میلەتی کوردەوەن وەکو گەنەوان لە گەنەش بۆ گەنترن وەڵڵا ئەیانبینم من پیساییەکوێتە پێش چاوم پیسایی ئەزانی ئەلەم چی باشە ئەمانە خوێنخۆرن ئەمانە دەڵە چەند ماساوچی غەربن ماساوچی خەڵکانی جاشی دەوروپشتی خۆمانن ئەمانە ئەمانە بوون ئەگەر بکرێت تەلەڤیزیۆنەکە کەسکێ لە تەلەفۆنەکەەوە گوێ بۆ من بگری هەر ئەمانە بوون مانگی پێشوو کە بە هەفتە لە بەغدا نهاتنەوە بۆی کە ئەم پرۆژه یاسایە بەم شێوازە پەسەند بکرێت کە بە قازانجی هەرێمی کوردستان بێ بۆچی دەبێت باوەڕمان وا بێ کە ئەمانە ئەم خاڵانەیە ئەم یاسایە جێبەجێ ناکەن کاکە ئەوە من ئەڵێن کاتێک ئەمە لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان ئەبێت کاتێک لە قازانجی خەڵکی هەرێمی کوردستان ئەبێت لە ڕاستەوخۆ لەلایەن حکوومەتی عێراقی و موچە بدرێت بە خەڵکی نەخوازە ئەمانە لێرە کلکی تێوەردەن باشە بەڕێزەکەم ئەجا حکوومەتی عێراقی من بەڕاستی گلەیەکم دانەیە ئەم شاندانەی کە لە هەرێمەوانێک ئاچن بۆ بەغام مفاوزاتەکەن حەقەتی لەوێ قسە لەگەڵەکەی پڕشەق کرێن دێنە دەرەوە بەشەق دەریانکەی چونکی ئەمانە کۆمەڵێکی دەوڵەتە و ماستەوچین خوا حافیز زۆر سپاس کاک محەممەد سپاس لەوەی کە لە تێکەوە لەگەڵ ماناوی دێمە دەچمە شارۆچکەی عربەت لای کاکدارە کاک دەڕاستڵاوی خوا لەبێتەوەم کاتت باش کاکە گیان سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵاه هەورای باوکی من ئەم کەونە خالقێکی هەیە ئەفەرمێ ئەگەر تۆ دەست و دەم و داوێنێ پاک نەبێ ڕەمەزان و سەرسەسە و زەکات و توانی و حەز و ئەو شتانەی کە قورئانی پیرۆز داوایەکە ئەفەرمێ باش توێ نایەمێ خالقێکی گەورەوە ئەفەرمێ وایە بەڵێ ساحەبی بەڵێبی برای باوکم ئەمان ڕێکەون یا ڕێنەکەون موێ نانی خەڵکەکە بن ئەگەر ڕێکیش نەکەون ئەمان ئەم چاکسازیە ئەمە تقریبا شێوەی لە تۆبەچێ تۆبەکەن بە تەواوەتی نانی خەڵکەکە بن با ڕێکیش نەکەوێت لێرە وەکو برا بژین کاکە ستالینگراد کە حربی عالەمی دووەم هات هیتلەر هێرشی بۆ کردن بەتاتە و تەماتە و هەرچی خواردنێت تەوزییان کردوتیان باقیاتیان سوتاوتیان ئەگەر دوژمن هات نەمێنێتەوە بەڵام میلەتەکەش لێرە تاوانبارە بۆ نمونە بایەکە کە ئەهات زۆر پارەی لەسەر نەبوو ئێستا شەکرەکە ئەفرۆشتن ڕۆنەکە ئەمە تەبەقەیەکی خوارەوە کە مەعاشی نییە باش ئێمە سەر باسی موچەخۆرەکەین ئێمە 6 ملیۆنی سێنی موچەخۆر ئەی باقیاتی چی بکە ئاخر معقول نییە هەر موچەخۆر کە ئەزیزی من میوە هەرزان کەن خان و هەرزان کەش کاکە مەعاش من ئەڵێم لەمەش کەمتریکەنەوە بەشت هەرزان دێ لە تەلەڤیزیۆن ئەفشانیە مناڵێک ئافرەتی پیاە یەک جانتا پارەی پێ بۆ سوو بە بازاری چی نەکرد پارەکە خەریکە وای لێ باوەڕم پێ بکە 84 مکە بابێکم کردو بە ترسلت ئێستا 250 حسابی یەکەم تقریبا سەکە بابەکە بۆ وای لێ هاتووە ئەزان شۆچوانێ نەفتی قسەکەی من خەڵکەکە بەیەکە وەکو برا لەگەڵم حکومە ئیلمانیە چەتەیە جەردێ تازە بووە لە ڕیش بوو بە توشتەوە بەشانەی بۆڵگری لەگەڵیانە 150مان نەرم کردو با خراپترمان بەسەر نێت عەرەب و فارس و تورک و ڕۆم ئەمانە حکومان نەکەن خۆمان برامین باشە زۆر سیرکە کاکدارە دەمەوێت زۆر بە کورتی ئەمەم پێ بڵێ لە دوای پەسەندکردنی بودجێی عراق کە ئەو خاڵانەی تایە کە دڵیان بەدڵی زۆرینەی هاوڵاتیانەوە زاهیرەن واشە باوەڕت وایە لە هەرێمی کوردستان کۆتایی بەو قەیرانە داراییەدە هیچ نەبێت لە قۆناغی یەکەم ئەوەی کە ئێستا موچە نادرێت 6 ڕۆژ جارێک بۆ کۆتایی نایە بۆ کاکە بەخێر بێنەوە ئەمان لە شاخۆ لە شار ئێمە لە بندستی حکومەتی بەخسا بووین ئێمە ئازاتر بووین نێترسان من تەلەبەی سەناع بووم
گیرام لاغزەلەر گیرام چوار پێنج نۆکی قاسم ێسش بە خواریەتەوە کاشی برای باوشی من ئەمان ڕێکەون یا ڕێنەکەون ئەوە مشکلەمان نییە وەزعەکەت چاک نابێ بۆ نمون ئەمان کاتنەوە ڕەش و ڕۆژ بوون ئێستا تەماتە فرۆشێرە خێرا سێوەنە شۆقەسرێکێ یعنی کۆمەڵگە فەڕاشی عینەش لێو داوەمە تۆ ئەدەوێ منە دەردەکە هەمومانی گرتوۆتەوە بەڵام شتێکی شەیە بۆ دەسەڵات کا ئەەکەم ئەمەم پێ لێ بگرێ جۆ لە منە بەڵە زۆر بە کورتی بەسکاکدارا چکە خەڵکی تر لەسەر پەیوەندی تەلەفۆنی باشە ئێستا برای باوکی من ئەزیزی من هەر بەرپرسێ لە وڵاتی ئێمە هەیە من نمونەیە گێرمەوە ئێمە مامۆستایەکی بیرکاریمان هەیە ئەم مامۆستای بیرکاری 20 ساڵ دەرزەڵێتەوە ئەمری خواکە وەفا دەکات تەقاوت دەبێ هەرچێکی لێ معقول نییە گوڕەکەی بێجێگرێتەوە وەکو میراتی دەرکی بیرکاری بڵێتەوە ناتوانێت ئەمانش حکومڕانەکە ماوەتەوە ئەبێت تۆ بە شێوەیەکی ئاقلانە تێگەێنی وەک شادان بە عملنا ئەوە بە عملنا ئەو کاکە میلەتەکە متە آخر قسەشم ئەوەی با کۆتایی بێ قورئانی پیرۆ 114 سوورەتە یەکێکیان سوورەتی متەففینە کوژاوەکان ئەم میلەتە لە ڕووی قیامەتەوە لە ڕووی قورئانە کوژاوەتەوە ئەوە بێنە دەستی لێ بشۆ سپاس کاکدارە دەچمە چوار قڕنە لای کاگە بڵا کا بڵاستای خوا لەبێت ئەم کاتت باش فەرموو بزانم ڕای جەنابەت لەسەر عەلەیکم السەلام وەرەحمەتوڵڵا کاگە بڵا ڕای جەنابەت لەسەرەوە چییە کە ئایا لە دوای پەسەندکردنی بودجێ عێراق کۆتایی بە قەیرانی دارایی دێ لە هەرێمی کوردستان چۆیان کردووە خۆ بە بەلاشیان نەکردووە ئەو هەموو هاتوێت بەغداوەنیە بەڵام دەبێت لێرە لێرەدا چ دەکەی لێرەدا خۆت ڕێی دەکەی چۆن بەڵێ لێرەدا خۆ دەبێت حدودەکانی خۆت قایم کە ئەو پارەی کە چوان پارەت نادەنەیە ئەوان داهاتن دەست حساب دەکەن داهاتەکەی هەرێم مەتار حدودەکان داهاتی ناو خۆ لەسەر حساب دەکەن ئەو جارە ئەوان کەسرەکەت دەدەنەیە دەبێت تو لێرەکانە خۆت ڕێک خەیدەنا ئەو وچەی هەرپێنا ئەو خۆی دەبێت هەرپێی نادەی ئەوها بەس کە خۆی ڕێک خا لێرە ئەو کەسرەکە دەوێت کەسرەکە دەداتەیە خۆتی ناتێ و پارەکەت دادەیە هەر نۆتێک نیوەکەت دادێ شتیوان نییە ئەوە بەس ئەتو دەبێت لێرەکانە ئەو داهاتێک خۆت خەرکەیەوە ئەو جارە توێتوانی دەبێت لێبڕین بووسە بدەیت لەوێش ئەو کەسرە دەدەنەیە کاگەڵڵا تۆ زانیاری لەسەر کاگەڵڵا تۆ زانیاری لەسەر ڕێژەی بودجەی کورد هەیە لە ساڵەکانی 2013 و 12 و 11 ئەمانە تۆ زانیاری لەسەر ڕێژەی بودجەی هەرێمی کوردستان هەبوو لە بەغدا لە ساڵەکانی پێش قەیران پێش 2014 کە ڕێژەکەی چەند بوو ئەو ساڵانەی کە ئیتر ڕەفاه و ژیانێکی خۆش لە هەرێمی کوردستانە بوو قەیرانی دارایی ڕێژەی بودجێ هەرێم و کاتانە لە بەغدا دەزانی چەند بوو خۆ ساڵی وا هەبوو لەوە کەمتر بوو کە ئێستا دیاری کراوە ئەی بۆ ئەو کاتانە دەتوانرا ناداتێ خۆش دەستکا و پارێ دەبێت حدودەکانی خۆت قایم کەی شتی پارەی خۆت خرکەیەوە دوجار تۆ قەنەعەتت بەوە هەیە کە قەیرانی دارایی کۆتایی پێدێ دەگەر ئەم خاڵانە و خۆی جێبەجێ بکرێ یاسایە ئەو خاڵانە جێبەجێکەن بەڵێ پێی دێ ئەگەر نایکەن پێی نایە ئێتر خۆشی زۆر باشە سپاس دەکەم کاگە بڵا دیارە ئازیزان و خۆشویستان دەبێەوە لە بەرچاو بکرین کە کۆتایی هاتن بە قەیرانی دارایی تەنها لە پێدانی موچە و موچەیان نییە موچە بە فەرمانبەران لەوادەی خۆیان بدرێ یاخۆت لە کاتی خۆی لە بەبێ لێبڕین بدرێت چونکە باوە بزانین کە ئێستاوایان کردووە کە داواکاری خەڵک تەنها موچە بێ گەرنا بەگەرخستنەوەی پرۆژەکە خزمەت گوزاریەکان بەگەرخستنەوەی دنیایەک پرۆژەی بچووک و گەورەی وەبەرهێنان یاخود پرۆژە بچووکەکانی دیکە کە هاوڵاتیان ئەنجامیان دەدا زۆربوونی هەلی کار دامەزراندن هەموو ئەمانە دەچێتە چوارچێوەی نەمانیەوە قەیرانانەی کە لە 2014ەوە سەری هەڵداوە جارێکی دیکە ساڕێژکردنەوەی هەموو قەیرانە کۆمەڵایەتی و ئابوووریانی کە دروستیان کردووە کە ئەمە هەمووی بۆ خۆی زۆری تێدەچێت کە بەپی یاسا دەبێت حکوومەت هەرێمی کوردستان مولزەم بکرێ بە قەرەبووکردنەوەی ئەو موچە پاشەکەوتکرا و بڕاوانش کە لە ڕابردوودا هەبووە مام جەوهرم لەگەڵایە مام جەوهر سڵاوی خوا لێبێت تۆم کاتت باش فەرموو بزانم ڕای جەنابەت ئەم شەو چییە خەڵک شەرتی کەم پێ دێتە سەرخەت کاکی من گیان برسێتی دروستکرا برسێتی نەهامەتی دەربەدەری پاشەکەوتی موچە هەموویان ئەو دوو بنەماڵە ئەو دوو حیزبا وایان لەو میلەتەی کرد ئەو میلەتە قبوڵێت لێرە کراوی دانێ و سەلامی لێ بکە هەموو حیزبە سیاسەکان بەرپرسیارە
سەتا حەفدەت ئادێ کێشەمان نەبوو دکتۆر بەرهەم سەرۆکی حکوومەت بوو سلفەی عقاریە بوو سلفەی زەواتە بوو یەک سلت دێت تۆ مام جۆوەر یەک دقە بوەستە با بزانم سەرەتا ئایا سەرەتا بام پرسیارە لێ بکەم ئایا سەرەتا پارتی بەدەسەڵاتە لەگەر یەکێتی لێرە پارتی و یەکێتی بەدەسەڵاتە حزب سیاسەکان دەبا بێنە سەر جادەی با بچن لە بەغدایە داوا لە پەرلەمان بکەن لە ئومەی متحیدە بکەن لە مەجلس الئەمن بکەن لە دەوڵەتە سلێزەکان بکەن ئایا ئەغلی 50 سەلەمانەی ئایا لەبەرچی لەگە بەغدای ڕێک مام جۆوەری هەموو ئەوانە بە شوێنی خۆی لە کاتی خۆشییا بۆ نمونە قسەی لەسەر کراوە بەس ئێستا دەمەوێت بزانم تۆ ئاگاد لە خاڵەکانی ڕێککەوتنی پەسەندکردنی بوجە هەیە ئایا باوەڕت وایە گەرم خاڵانە وەکو خۆی جێبەجێ بکرێ مام جۆوەر وەڵامی ئەمە ئایا قەیرانی دارایی کۆتایی پێدەهێنرێت ئامۆسا ئەم دەڕێگەم بدەڕگا هەمووی دەتانێن بکەن هەمووی دەتانێن بکەن بە ئاسکرا پێت برێم نانەوە بیکەن ژێر زەمینەکانی یەکێتی پارتی پڕە لە دۆلار خاسەکانی وڵات پڕە لە دۆلار ئێستا ئەو دارێکە کارمێتیدا باکردێلۆ بەغدایە بە ئاسکرا بەدژی پێیان گۆتیە ڕێک دەکەوە ڕێک دەکەوە ڕێک ناکەوە دەناوەکو حەفتا سارمان بەسەر دێ میلەت خواخواکی بێزارە ئەمن داوا لە میلەت دەکەم بابێنە سەر دادەی بتنە بەردەمی ئومەی متحیدەی وڵاتە کماندۆ دابی بکەن لە ئەمریکای لە فەڕەنسا سارە چی بکەنەوە بە ناوی کوردانی بەدبەخت دژی ئەو ڕژێمەی کە ئێستا ئەمە 30 ساڵە لەبەری دەناڵێنین ئەوانە درۆیان زۆرە پەرلەمان هیچ نییە حکوومەت ئی خۆیانە ینی باوەڕت وایە ئەگەر مەیلیان هەبێ مام جۆر باوەڕت وایە ئەگەر مەیلیان هەبێ بەبێ ئەم بوجە و پەسەندکردن و بوجێ بەغداش دەتوانن ئەم قەیرانە داراییە چارەسەر بکەن ئامۆسا دەتانن لە سبەینێ هەر هەموو پارەکەی بدەنەوە لە سبەینێ زووتر نییە لەو مانگەی دەتانن هەموو پاسەکەوتی ئەو پارەی بدەنەوە ئەوە حاسانی بەسمای ئاودەستانی باشە بۆچی نایدەنەوە خۆ ئەوان تا فەرم و ڕێگەی بەقییان کردوتە ڕێگەکانی بۆ مەرجەی کە بەیەمەی دەفرۆشنەوە پرۆژه یاسای یاسای بودجەی 2021 بە شێوازێ بێ لە قازانجی هاوڵاتیان یاریێمی کوردستان بێت ئامۆزە کردار سەرتە کردار بڕیا زۆر دەدرێت کردار سەرتە ئەدی 17 داران چوونە بەغدای ئەوە حکوومەتی عێراق خۆی سەپان لەسەر کوردستان زۆر سپاس دەکەم مام جۆهێر سپاس بۆی کە لە کوێوە لەگەڵ مابوو دێمەوە سلێمانی کاک عەلیم لەگەڵە کاک عەلی سڵاوی خوا لێ بێتۆم کاتت باش زۆر سپاس تەوەری دوانگە دەزانی خۆ چییە وەڵاهی باسی من باسی ناکەمە خۆنەرێک بۆ دوتیانەدا و تەوەرەکەمان لەسەرەوەیە کاک عەلی پەسەندکردنی بوجێ عێراق ئێستا کە بۆ شێوازە کراوەوە هەر بۆ بیرخستنەوەی تۆ بینەرانیش لە مادەی 11 حکوومەتی هەرێمی کوردستان پابەند دەکرێت بە پێدانی 250,000 بەرمیل نەوت بە کۆمپانیای بە نرخی کۆمپانیای سۆمە وەروەها ڕێژەی دیاریکردنی ڕێژەی بوجێ هەرێمی کوردستان لە بوجێ عێراقدا کە 12.69 کە ئەمە بەپی ڕای ئابووریناسان یاسایەکی زۆر باشە خاڵەکانی باشن بە قازانجی هەرێمی کوردستان ئەگەر بێت و جێبەجێ بکرێ وەروەها حکوومەتی هەرێمی کوردستان ئیلزام کراوە لەوەی کە لە کات و وادەی خۆیدا موچە بەسەر فەرمانبەرانی خۆیان دابش بکە ئایا باوەڕت وایە بە جێبەجێکردنی ئەم خاڵانە کۆتایی بە قەیرانی دارایی دێت؟ براکەم وەڵا هەموو ئەزیاتی ئەو دەخوانەوەیە هەموو گیان کێشا بە دەموسایە بۆ هەڵوان هەرا گیان کێشا بە دەموسایە کالی دەنگت نازانم لێ تێ ناگەم ببوورە وەڵا هەموو بیکێشم بە دەموسایە بەخۆکالی لێ تێ ناگەم سپاس دەکەم لە بەرەوەی خەڵکی تر لەسەر هێڵی پەیوەندیە دەچما و لێر لای کاکپۆڵا کاکپۆڵا سڵاوی خوا لەبێت ڕای جەنابەت بزانم لەسەر تەوەری دوانگەی خەڵکم جارە چییە؟ سڵاوی خوا لە تۆ لە هەموو بینەرەکانم زۆر سپاس سەبارەت بە وەڵامدانەوەی تەوەرەکەت نەخێر چونکە خەڵک تا ئێستاوا دەزانی ڕێککەوتنەکە وەکو ساڵانی سەرەتای دوای ڕوخانی سەداما دە سەتا حەفدەکە نییە برایانی بەڕێت لە سەتا حەفدە دواتر بووە 12.67 ئەویش نەما دواتر لە سەردەمی عەبدولمەهدی بووە 120 ملیار ئەویش نەما ئێستا ڕۆنیان لە بودجە گرتووە عەرەبەکان زۆر زیرەکن چونکە کورد لەناو خۆی ململانێەوە سەرەڕای ئەوەی حەرەب ئیرادەی تێکشاندووە مردنی پێنیشانداوە بە تا ڕازی خاک نیشتیمان سنوور ئەنفال هەمووی لەبیر بردەوە کەواتە کێشەی بودجە لە بنەڕەتدا کێشەیەکی سیاسیە بە سیاسیە بچووکەکانی کورد وایان لێتێت کە بە کێشەیەکی دارایی لە قەڵەم بدرێت برای بەڕێزم بەپێی ئەو ڕێککەوتنەی ئێستا هەیە ساڵانە 9 ملیار و نیو دۆلار دەنێردرێ وە حکوومەتی هەرێمیش ئەگەر نەوتەکەش ڕادەستکە مانگانە لە ئێستا زیاتر تەنها 100
تا 150 ملیار ماسیاتر بۆ دێ خەڵک با بزانێ ئەگەر نرخی نەوت لە 70 تێگیر بێ بۆ ئەگەر سۆر بێتەوە بەرەو خوارد کراتر دەبێت کەواتە ئەو ئومێدەی لەسەر بنیات نەنێن ڕۆنیان لە بوت دەکرد زۆر ڕۆنیان لە خاس و نیشتیمان و شەنگال و مەخمور و کەرکووک و خانەقینەکەی دەیان بوت سوودی نما بۆ کورد کورد وەکو خزمەتکارە سەر کۆمار بێ لە هەولێر بێ وەکو عەبا هەڵگرێت کە خزمەتکارە برای بەڕێزم چونکە ئێستا لە هەرێمیش پەیوەندی بەوەیە کێشەکە ئایا سەفافیەت هەیە لە داهاتەکان ئایا دادپەروەری هەیە ئایا کۆمپانیاکان زیاد ناکەن چونکە کەس و کاری سیاسێ بچووکەکان پڕیان زیاد دەکات زاوایان زۆر دەبێت بورزایان زۆر دەبێت پێویستیان بە کۆمپانیای ترە خۆرەخکاری ترە کەواتە کێشەکان دوور و درێژن نەک کێشەی دارایی هەرێم کێشەی سیاسی خاص نیشتیمان کۆمەڵایەتی تا خاوەنی سیاسێ بچووکەکان کە بە عەقڵی هەستکەوتیوە هاتون نەیانزانی ئیدارەدان چییە بەڕێوەبردننی خاک و نیشتیمان چییە کۆچکاندن چییە نەیانزانی زۆر باشە کاک پۆڵا بەڵام دەبێت بەرپرسانی هەرێمی کوردستانیشەوە لە بەرچاو بگرن ڕۆژانێک بڕیاری بەغدا لە هەولێرەوە دەردەکراوە ئەوەی کە ئەمڕۆ وای لێ هاتووە ئەو هەولێرە 100 جار خۆی دەچێتە بەغدا بەڵام قسەی بۆ ناچێتە سەر دەبێت بە شوێن سەرچاوەکانی ئەو هۆکارانشەوە بگەڕێن کە بۆچی دەبێت کورد ئێستا وای لێ هاتبێ کێ بووە متمانەی کوردی لە بەغدا بردووەتە ژێر پرسیارەوە کێ بووە سنگ و قورسایی کوردی ئێستا وا لێ کردووە هەر بۆ زانیاریەک شتکاک پۆڵاوت بۆ پشڕاستکەمەوە ئەو کاتانەشی کە بوجە 170 بوو هەندێک بوجەی دیکەی لێ دەردێنرا بە تایبەتی داهاتی گومرگ و خاڵە سنووریەکانی لێ دەردێنرا کە لەوەتەی کورد هەیە ئەم داهاتی تەسلیمی بەغدا نەکردووەتەوە و ئێستاشی دیارە دەزانین لە یاساکەیە چۆن باسکراوە بۆیە دەبێت هەمووانە پرسیاری زۆرن کە دەبێت هاوڵاتی خۆی سۆراغیە وەڵامانە بکە کێ وای کردووە بۆچی وامان لێ هاتووە کە ئەوەش ڕوونە کێ و چۆنە وەرە حکومڕانە و دەسەڵاتەیە کێسە لە هەرێمی کوردستانە دەچمە هەولێر لای کاکتا سڵاوی خوا لەبێت زۆر سپاس مەمنوون سپاس بۆ تۆش کاکتا بۆ چوونی تۆ لە دوای پەسەندکردنی بوجێ عێراق ئایا لە هەرێمی کوردستان کۆتایی بە قەیرانەکان دەێنرێت وەلا کۆتایی بە قەیران لە هەرێم نانرێ بڕوا بکە زیاتر دەبێتن لەبەرەوەی ئەوانە بودجەی عێراقیان بە مەسلحەتی خۆیان پەسەند کرد هیچ تەئسیر لە فەقیر ناکە ئەوان قسەی خۆیان گەیاندە سەری ئەو پارەی کە خۆشمان هەیتمان کە ئەوانیش ئیناوەخۆر هەر تێی ناخۆنی باشە تەلەفۆنەکەت گەرکس ئەو داهاتەی نەوتی و غێر نەوتیا ئەویشی دەخۆن و کەسیش دەنگ ناکە ڕۆژیان تویتە سەری فەقیریش اینجا بە تەمای خواری ئێستا چی بکەین ئێمەش بە تەمای خوا بین وەڵی ئەی تۆ سەدام ڕووخان کێ ڕووخان کێ ڕووخان سەدام بەشێکی هێمەتی خەڵکی هەمیشە تایە کاکتەها ناکرێت هەرمان دەزان دانیشین و ببینە کۆلەی دەسەڵات و چاوەڕێ بکەین خی گەورە خۆی بێتە خوارەوە هاوارەکەی تا ئەمڕۆ کەی وەعید چی دەی سپاس دەکەم کاکتا سپاس بۆ ڕاو بۆ چوونەکانت دەچمە ژاراوە لای کاک حەمەڕەشی و کاک حەمەڕەشی و سڵاوی خوا لێبێت خۆشحاڵم کە ئەم جارەش گوێم لە دەنگت دەبێت زانم ڕای جەنابەت چییە لەسەر تەوەری دوانگە سڵاو لە ستافەکە سڵاو لە تەلەڤیزیۆنەکەتان سڵاو لە بینەر و بیسەران سپاس دەکەم کاک حەمەڕەشی جارێکە بدە کاکۆڵاشتێکی بۆ چوو بەڵام با خزمان بە کوردێکی پەتی تێبگەێنین فەرموو تا ئێستا کەس بە دڵی خۆی گوتۆ ترشە بە دڵی خۆی چۆن کەس بە دۆی خۆی گوتۆ ترشە دۆ ئاها بە دۆی خۆی وتێتە ترش نەوەڵا کێ بە دۆی خۆی دەڵێ ترشە ئەوانە دەیڵێن تێگەیشتی باشە بەڕێزم ئەمە وەکو دۆلارەکەی بەغدا کە ماڵی خۆیان شکاندووە پارەی عێراقیان شکاند ئێستا میلەت بەخڕی بادی دەدا ئەم خزمانەی مەژوایان کرد ئەو خزمانە مەبەستت کێ کوردی سادە ئەمان کە ئێستا نەوت تەسمیل دەکەم خۆ نەوت نادەن نەوتەکە فرۆشن بەپێی ڕێژەی کۆمپانیای سۆمۆ کە نرخی کۆمپانیای سۆمۆ نەوت تەسلیمەکەن ئەمە هەر دووبارە بە زەرەری هەرێمی کوردستانە چووکە بە $10 لە خوار سۆمۆوە نەوتە فرۆشن بیسەران بزانن چێ کراوە تێگەیشتی باشە
بابینەران و بیسەران بزانن ئەو خزمانە چیان کرد تێگەیشتی خەڵک لە پێناو مەسلحەتی ماڵ و منداڵی شەڕی خۆترەن دەکا بەڵانەوە شەڕی میلەتڕێنیان کرد بۆ مەسلحەتی خۆیان بەهاسکرا ئەمە دوان ڕۆژی دەردەکەوی فەرمووت قەراریان داوە بە بەغدا موچەش بدەن و پاسەکەوتیش بدەنەوە ئای کە پێیان ناکرێ ئای کە ناکرێ باقەت میلەت چاوەڕوانی ئەویان لێ نەکا بۆ پێیان ناکرێت کا هەمڕەشوو بۆ ئەمە وەکو ئابووری سەر بەخۆیەکەی لێ هات تێگەیشتی داخەکەم ئەگەر لێزان بانایە لێزانن بەڵام لێزانیەکان بۆ مەسلحەتی خۆیانە بۆ نەک بۆ حیزبی بۆ مەسلحەتی گیرفازلەکانە دەنات کە من بامایە نەوتی خۆم هەر دەستکار نەدەکرد خۆم بەبەست نادەژیان هەتا ئەو کاتەی دەرفەتم دەبوو بەڵام ئەمە کوردایەتی نییە ئەمە بنەماڵەیە و حیزبایەتیە دا میلەت چۆنی لێ دەردەچی کەیفی خۆیەتی باڕێ لە برادرانم نەگرم چنە فەرمووی تا جواب بدەمەوە زۆر سپاس دەکەم کاک هەمڕەشوو سپاس بۆ ڕاکە لەبەری خەڵکی دیکە لەسەر هێڵی پەیوەندیە بۆیە ناچارم دەبێت بگەڕمەوە لایەوان دەگینا سپاس دەکەم پرسیارم هەبوو لێت بکەم دەچمە هەڵەبجە کاک بەمۆم لەگەڵە کاک بۆ مەسڵای خوا لەوێت چۆن کاتت باش سڵاو لە تۆش بێ کاک جیلان تۆ چۆنی قوربان زۆر سپاس دەکەم مەمنونم کاک بەمۆ بەڕێزی زۆر سپاس خۆشەویستی کاک جەلالیان بە نسبەت تەوەرەکەتەوە من قەناعەتم بەوە نییە هەتا ئەم بنەماڵەی بەرزین لەسەر دەسڵات بن ئەو ڕێکەوتنانەی ئێمە سەر بگرێت چونکە ئەو ڕێکەوتنێکی کە ئەم کردووە لەگەڵ تورکیا ئەو یەک من بۆ خۆم شۆفێر بووم لەگەڵ پەرلەمانتارێک لە بەغدا لەسەر حیزبێک باشە کە ئەکە کەوتە ئەوەی کە کۆمەڵی ڕێکەوتنە کرا هەر خۆی قەنەعاتی پێ نەبوو هەموو بۆ قەنەعاتت پێین ئەی کاکە سبەینێ بەعازێ ڕێکەوتنەکە ئاڵاوشێنەوە بۆیە من باوەڕم بەوە نییە ئەگەر بودجەی سعود بودجەی ئەمریکا کە دوو وڵاتی زلێزن لە ڕووی نەوتەوە بدرێ بە هەرێمی کوردستان کێشەی موچەخۆرانی هەرێم چارەسەر ناکرێ ئەوە لەوە دڵنیابێت دووەم پێشنیارێک مێ بۆ تەلەڤیزیۆنەکەی بەڕێستان و ئەوە بەڕێستان ساڵی پار ئەم حکوومەتە قەراری یا عەفویە با ئەو ئیمزایەکی عەفوی پێ نەکرا کە قەرارەکەی خۆی جێبەجێ بکە ئێستا گوزەرانی خەڵکی پێ باشەکرێ من هیچ پێم باش نییە بە تایبەتی لەو کاتا کۆرۆنا زۆر کەم بوو یەک ساڵ و یەک مانگی ڕێکرد تقریبا باسی و ئەفواتە بوو هەتا ئێستاش نەچوێتە بواری جێبەجێکردنەوە هیوادارم بەرنامەیەکی لەسەر بکەن چونکە ئەوەتانی حاڵەکاتی کۆرۆنا زۆر زۆر بووە ناو سزنەکان خەڵک وەزعی زۆر خراپە بۆ ئەگەر تەوەرێکی لەسەر بکەیتەوە مەمنونەبی زۆر سپاس دەکەم کاک بەمۆر بۆ زانیاریەکە و ئەفواتی کە قەرار بوو بدرێ بەڵە بەدڵنیەوە قەرار بوو بدرێ لیژنیان بۆ پێکێنابوو بەڵام لەبەر ململانی دەسەڵات لە وەکو ڕۆژنامەنووسێک کە هەندێک بەدواداچوونم بۆ کردوە ململانی دەسەڵاتەکانی نێوان سەرۆکی حکوومەت و سەرۆکایەتی هەرێم ئەم لێبوردنە گشتی بوو یاخۆ تایبەتەکە بە جۆرێک دەیانوت بیسازیان نەگشتی بوونە تایبەت بوو چکە تایبەت لە دەستی سەرۆکایەتی هەرێمە گشتی لە دەستی پەرلەمانە بەڵام حکوومەت دەیویست خۆی هەندێک بڕیاری تایبەت دەرکا بۆ لێبوردن بۆیە ئەو لێبوردنە بەو شێوازە مرێنرا لەبەر ململانی دەسەڵات لە نێوان سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی هەرێمدا بۆ هیوای کە پەرلەمانتارەکان ئێمە بەسەر چاو بەرنامەمان هەبووە بە بەرداوین بەرنامەمان دەبێت گویان لەو داواکاریەی سزادراون بێت لە چاکسازیەکاندا کەسێکی دیکەم لەگەڵە کاکهەژار لە هەولێرە و کاکهەژار سڵاوی خوا لەبێت فەرموو بزانم ڕای جەناب لەسەر دوانگەی خەڵکیم شۆمان چی دەبێت سڵاوی خوا لە جەنابتان سەبارەت بە ئەو بابەتە دەستان خۆش بێت سپاس فەرموو کاکهەژار چاوەکەم سەبارەت بە ئەو بابەتە دەستان خۆش بێت بەنسبەت ئەو بابەتەوە دەستان خۆش بێت دووبارە کاتی جام خۆی شتێکەیە لە پێشینان هەڵێن مەسەلەیەکەی هەڵێ ئاغایەک دانیشتووە باوشی دانیشتووە هەرێکی دارێکی داودە دەستەکانیەوە شتانیانە دوایی کە وەتە حەودارەکە نەشکاوە باشە اینجا ئێمە وەکو کوردستان وامان لێ هاتۆ تۆ تەماشاکەی لەناو پەرلەمانی کوردستاندا وێزلێگرتن زۆر کەم بووە بۆ نمونە تەماشاکەی ئەمڕۆکە برادێک بە ناوی کازم پێڵاوە بێتە سەرۆکایەتی پەرلەمان ئەمە پشیلەمان نییە چێ لە بەڵام سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بریتیە لە خوێنی هەموو شەیدان بە ئەنفال و بە کیمیا و بە پێشمەرگە پارەمانەکان و
بە ئیسلامی و بە عیلمانی و بە خەڵکی بێلایەنشەوە. باشە اینجا ئەمە وامان لێ ئەکات لە بەغداد ئێمە بەلاوازی دەرکەوین. زۆر کەسێ بڕیارێک لێدا مەسەڵەن ئێمە حیزبی بنەماڵەیە، ئەمە حیزبی ئەوەیە کاکە ڕاستیەکەی ئەمووی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خۆمان لەناو خۆمانە تەبانی. بەڵام تەبابین دڵنیا بێمە لە بەغا هێزێکمانە بێ، قودرەتێکمانە بێ و ئەمە خاڵێکم خاڵی دووەمیش ئێمە بە تەواوەتی 100% ئێمە پشتمان لەخوا کردووە کاکە، ئەمە ڕاستیەکەیەتی ترەمە خەڵک هەرچیاڵی ناڵێ ئەمە تێ خۆیدی بەس ئێمە 100% پشتمان لەخوا کردووە دووەمیش لەناو خۆمانە تەبانی. زۆر باشە کاکەژار من دەمیستەوە بڵێم لەوەی کە پێڵاوگرتنە سەرۆکی پەرلەمان ئەمە باش و خراپیەکەی با بمێنێتەوە بۆ خۆیان، من ناتوان بێرەوە کۆمنتی لەسەر بدەم، بەڵام تەبەنەوە لە تایبەتمەندی خۆیان هەردوو لایەن، بەڵام لە 2011دا لە دوای خۆپشاندانەکانی هەفتەی شوبات دەبا و گیرایە پەرلەمانی کوردستان سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان چەندە دەبێت تا پێڵاو زۆری فەرقە خۆ ئەو کاتەش گەر بەبیرمان بێ بڕیاری بەغدا لە هەولێر دەرەچوو ئەوەندە دەسەڵاتیان نەبوو لە کاتێکا لێرەوە پۆسیۆن چی بە دەسەڵات نەدەکرد، خۆپیشاندن هەبوو، ناڕزایی هەبوو، ئەو پەڕی خۆپیشاندانەکان ئەو کاتە زۆر تون بوو، ڕاستە دۆخەکە جیاواز بوو لە ئێستا لە ڕووی قەیرانەوە، بەڵام ئایا بەڕاستی ئەوەی کە وای کردووە کورد لە بەغدا سەنگی مەحەکی نەمێنێ یاخود قورسایی خۆی نەمێنێ، ناڕزایی ئێمەیە لێرە کە بە دڵنیاییەوە بەغدا باشتر لە خۆمان دەزانێت لە هەرێمی کوردستان بارودۆخ چۆن تێپەڕێ و باشتر لە ئێمە دەسەڵاتدارانی هێرە نوێنەرانی ئەوانەی کە نوێنەراتی کوردیان کردووە لە بەغدا باشتر لە خۆمان دەیناسێ. بۆیە سپاس دەکەم کاگەژار بە دڵنیاییەوە خاڵی دووەم لەگەڵتم لە هەموو بابەتێکدا تا نزیک بی لە خوای گەورە، خوای گەورە بە دڵنیاییەوە پشتیوان و هاوکارتە بۆی کە سەرکەوتوبی تێدا. دەچمە لای کاک فەرزەندە لە شیلاتزێ دوایین پەیوەندیەکەوەری دەگرم. کاک فەرزەندە سڵاوی خوا لەبێت تۆم کاتت باش، فەرموو باڕای جەنابیش لەسەر تەوەری شەمان بزانین. فەرموو کاک فەرزەندە. سڵاو دەنگی منەوەتە تا فەرموو گوێم لێتە فەرموو. دەستخۆشین تا بەرنامەتکەن سایرۆنە دۆرۆیی من پاردۆنە سایرۆنە دۆرۆیی یا الهەرێمە کوردستانê Konu çawana neka این حزبت بچیکن هاویت نبیدن اینی خوش حزبت مازم فتر دونن به هندی اگریزیوماتیک چویا مولا کرده اگه ما چه خیران دورایی نه بعد اما یه بچیکی بیکوی مازم چیتن یعنی اولی که اون حزب اول کردستان که ابشایدت مدو یا ابخوینا مرشته اما دلی مروفش همه تشتر راش کرد اگه خیران من نه بس نه اگریزیوم ما یا بسرم کمال پنج کرسی کوینای اوی خوش مولا بازم ماستر دانیتن ها قیران اویه باشە ئێستا تۆ خاڵەکانی ئەم یاسایەت کە پەسەند کراوە بەدڵتە لەوەی کە ڕێژەی بودجەی هەرێم لە ناو یاساکەدا و پابەندبوونی حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕادەستکردنی نەوت بە نرخی سۆمۆ لە 250,000ەکە وەروەها پێدانی موچە لە کات و وادەی خۆیان ئەم خاڵانت بەدڵت لە ناو یاساکەدا؟ خلونا به رین نخوره مثلا سروک کماله یه بارزانی یه اکتی یه چیزو با ملت کرد باشه اوه نه هی پوشته که و یعنی ایک نزانی کنه و بودجه چلی هات که چی بی هکه هندی بفق ریزی هم دیگه نه بس اما ایجوری هوا یعنی اینه که اف خیرانات چید بیتن اوش نه ایک ریزی هم یا اوه که با بودجه بیتن بلون نیوه که دولتی ما تصمیم هم که بس نیوه که نه که خر تصمیم کرده ملت کچ نوف چیدن 250,000 برمیدتم دنی مرج دفن که بخواه پیلن یعنی نوتی بیتن بینی خرید دنی یدی بیشتن آلام به نیوه که دنی هندی نیوه که دنی بچه مینیتن بو ملت کچ باشتر او دست خوشین تا برنامه تد زور سپاس کاک فەرزەندە سپاس دەکەم سپاس بۆ هەموو بەڕێزانەی لە ڕێگەی پەیوەندی تەلەفۆنیەوە ڕای خۆیان خستە ڕوو چەند کۆمنتێک هەیە کە بۆتان دەخوێنمەوە و کۆتایی بە دوهانگەی خەڵک دێنم. دیارە کاک بەرزان عەلی نووسیوێتی هۆکارەکەی ئەوەیە کورد یەکدەنگ و یەکەڵوێست نییە لەسەر داواکاری و مافەکانیان. سارا کاروان نووسیوێتی هۆکارەکانی زۆرن بەڵام دیارترینیانەوەی هەرێم ئامادە نییە داهاتی نەوت ڕادستی بەغدا بکات. شنۆ خالی دەڵێ کورد خۆی یەکەڵوێست نییە و لایەنەکانی تریش زۆربیان چاویان بە کورد هەڵنایە. کارزان نامێق دەنیسێ پندێکی کوردی هەیەڵێ بەشی خۆم بۆ خۆم بەشی تۆژە خۆم هەرێم ئامادە نییە داهاتی نەوت ڕادستی بەغدا بکات و داوای بوجەش دەکات.
بەڵازدان و خۆشەویستان دوانگەی خەڵکیش بەم شێوازە کۆتایی پێهات سپاس بۆی کە ڕاوسەرنجی خۆتان لەسەرەوەی کە ئایا لە دوای پەسەندکردنی بودجێ عێراق لە هەرێمی کوردستان کۆتایی بە قەیرانی دارایی دێت یاخودنا سپاس بۆ سەرنجەکانتان ڕایەوە بۆ ئێمە گرنگە تا دوانگەیەکی دیکە بەخوای گەورە مێربانتان ئەسپێرین ماڵتان ئاوە.